بینای دیدم تۆ ئۆسڵامە دیدەنی دیدار کەوتە قیامەت ئەربینەش نییە هەیەوە دوازم باسە دەستکینەن گۆشووازم بە دڵدا تەفسیل زەلیلی ڤیەر کشجا ئەوەڵدا ئاخرجا فرد باسی بتاقتیم نەڕووی پەردەوە دەرگای گۆزەرگای چەند فرد کردەوە هۆرزا پێجوێ نەدیدەی گردوون بەساجە سەردا بڵسم کەم بێ ئەسبابی تەحریر ئەی چەند بەرجەم بێ باسش بۆ یاران دەروون پەرداخن ئاخیاران دەماغ دڵوە پەرداخن دیدم تۆ سەلامەت دیدانی دیدا کەوتە قیامەت ئەربینش نییە هەیەوە دوازم بازار تەسکینان گۆشووازم سرد بیان گەرمی شۆقیان فەردان گەرمەن سەردەی زۆق جەرگەی هەمدەردان ڕزا سۆزەی گۆڵ مەعارەوە بگەڵ چۆڵ بیان چەمەنجە سۆسی بڵبڵ نیگای تیفایت گۆشەی چەمکەمەن گۆدەشتی سیفای ئالی دڵتەمەن هەڵقەی خەفەی زەکر ناڵەی هەزار ڕەنگ چوون هەڵقەی دەرگای وێرانان دڵتەن مشۆ جەگەل لە زاروشیوەن بۆ جەکەم لە لای دۆست کام دۆزوێنە تۆ کە ئێستا پێکێ پەدیدەی مەعدوم چش بیان جەدیدەی مەرحوم یانی هەڕاستن یا قسەی ناسن دیارن کردە چەپ کرد هەر پاسن بینای دیدەم تۆ وەسڵامە دیدەنی دیدار کەوتە قیامەت